ئەم کاتتان باش. پێشنەوەی ئەمڕۆ وەفدی کوردی بە سەرۆکایەتی نیشتیمانی بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گەیشتە بەغدا و لەگەڵ ئیبراهیم جعفەری سەرۆکی هاوپەیمانی نیشتیمانی شیعی کۆبوونەوە. سایتی سۆمەریە نیوز بڵاوی کردەوە وەفدە کوردەکە لەگەڵ ئیبراهیم جعفەری سەرۆکی هاوپەیمانی نیشتیمانی شیعی تاوتوێ گەڕانەوەی وەزیر و پەرلەمانتارانی کورد دەکات بۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی عێراق. وەڕیاریشە پاش کۆبوونەوەیان لەگەڵ ئیبراهیم جعفەری وەفدە کوردەکە بە سەرۆکایەتی نیشتیمان بارزانی لەگەڵ نووری المالکی کۆبوونەوە و پاش کۆبوونەوەکەش ڕاگەیەندراوی کۆتایی بڵاو بکەنەوە. بڕیار بوو سبەینی سێشەممە لیژنەی هەمانگی هەر سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆن کۆبوونەوە و تاوتوی پرسی هەڵبژاردنەکانی هەرێم بکەن، بەڵام کۆبوونەوەکە بۆ هەفتەی داهاتوو دواخرا. یوسف محەممەد بە پرسی ژووری توێژنەوەکانی سیاسی بزوتنەوەی گۆڕان بێنارتی وت بەهۆی سەرقاڵی بەشێک لە ئەندامانی لیژنەی هەمانگیەوە کۆبوونەوەکە بۆ هەفتەی داهاتوو دواخراوە. لەلایەکی ترەوە ئەبوبەکر هەڵەدنی ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان بێنارتی وت بڕیار بووە لە کۆبوونەوەکەدا جگە لە لیژنەی هەمانگی ئۆپۆزیسیۆن بەرپرسانی دەستگای هەڵبژاردننی هەر سێلایەنەکەش بەشدار بن بۆ تاوتوێکردنی پرسی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان. لە شاری سلێمانی لەلایەن لیژنەیەکی هاوبەشی تەندروستی و ئاسایش و دادگا نزیکەی 5 کیلۆ مادەی هۆشبە سوتێنرا. ئەمڕۆ بە ئامادەبوونی تیمی کەناڵی NRT نزیکەی 5 کیلۆ لە جۆرەکانی تلیاک و حەب و شروبی بێهۆشکر بە پێی بڕیاری دادگا لە سوتوخانەی نەخۆشخانەی سنگەکە لە شاری سلێمانی لەلایەن لیژنەی هاوبەشی تەندروستی و ئاسایش و دادگا سوتێنرا. بڕیادەری پەرلەمانی عێراق ڕایگەیاند ئەمڕۆ بەهۆی ئامادە نەبوونی ڕێژەی یاسایی ئەندامەکانیەوە ئوسام نجەفی سەرۆکی پەرلەمانی عێراق دانیشتەکانی پەرلەمانی بۆ حەوتی مانگی داهاتوو دواخست. لە لێدوانێکیدا بۆ سۆمریە نیوز محەممەد خالیدی ئاماژەی بۆدا کە لە کۆی 325 پەرلەمانتار تەنها 55 پەرلەمانتار ئامادەی دانیشتەکانی ئەمڕۆی پەرلەمانی عێراق بوون. ڕوونیشی کردەوە ئەو ڕێژەیە کەمە و یاساییش نییە. هەر بۆیە ئوسام نجەفی بڕیاریدا دانیشتەکانی پەرلەمان بۆ حەوتی مانگی ئایاری داهاتوو دوا بخرێت. سەرچاوەیەکی پۆلیسی پارێزگای میسان ئاشکرای کە سەلەبیانی ئەمڕۆ 3 ئۆتۆمبیلی بۆمڕێژکراو لە بازارێکی ناوەڕاستی شاری عەمارە تەقینەوە بەهۆیانەوە 36 کەس کوژران و بریندار بوون. سەرچاوەکە ئاماژەی بۆشدا کە تەقینەوەکان لە ناو بازارێکی ملی و بەڕێوەبەرایەتیەکی حکوومەتدا بوو بەهۆیانەوە 7 کەس کوژراون و 29 تریش بریندار بوون. وتیشی دوابەدوای تەقینەوەکان ئۆتۆمبیلی فریاکەوتن ڕووی لە شوێنی ڕووداوەکان کردووە وێزەکانی ئاسایش پشتێنەیەکی ئەمنیان لە چواردەوری شوێنی تەقینەوەکان داناوە. پارێزگاری نینەوە داوا لە سەرکردەکانی هاوپەیمانی نیشتیمانی کرد پەلە لە پێکهێنانی حکوومەتێکی ڕزگارکەر بکەن تا جێگەی حکوومەتی نووری المالکی بگرێتەوە و کار بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختی پەرلەمان بکەن. لە بەیاننامەیەکدا ئەسی نجەفی ڕاگەیاند ڕژانی هەر دڵۆپێک خوێنی ڕۆڵەیەکی عێراق هێندەی تر دیمەنی سیاسی ئاڵۆسر دەکات و چارەسەری قەیرانەکانیش ئاستەنگتر دەکات. وتیشی جگە لە سەرکردەکانی هاوپەیمانی نیشتیمانی سەرکردەی لایەنی سیاسیەکانی تر هیچ چارەسەرێکیان لە بەردەمدا نەماوە پێشکەشی بکەن دوای ئەوەی بارودۆخی ناوچەکانیان بەم ئاکامە خراپە گەیشت. عەبدوڵڵا گولی سەرۆکی تورکیا ڕایگەیاند وڵاتەکەی لە ئاست بەکارهێنانی چەکی کۆکوژ لە سووریا بێدەنگ نابێت. لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕۆژنامەی ڕەئی کوێیتی عەبدوڵڵا گویل دژایەتی وڵاتەکەی بۆ بەکارهێنانی چەکی کیمیایی و چەکی کۆکوژ نیشاندا و ڕایگەیاند پێویستە ناوچەکە لەو جۆرە چەکە پاک بکرێتەوە. وتیشی پێویستە هەموو لایەک بزانێت کە تورکیا لە بەرامبەر بەکارهێنانی ئەو جۆرە چەکەدا بێدەنگ نابێت. هەشاد و بەختەوەر بن.